هەوڵەکانی لایەنەبراوەکانی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی تورکیا بۆ پێکهێنانی حکوومەت درێژەیان هەیە و ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانیش لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە وڵاتە بە فەرمی ڕاگەیەندرا کە هاوشێوەی ئەنجامە بەراییەکانە. Seçim günleri yaşanan elektrik kesintileri diğer günlerden çok daha az oluyor. سعدی گۆڤەن سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردننی تورکیا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان بەم شێوەیەیە. پارتی داد و گەشەپێدان ئەکەپە 258 کورسی، پارتی گەلی کۆماری جەهاپە 132 کورسی، پارتی دیموکراتی گەلان هەدەپە 80 کورسی، پارتی بزوتنەوەی نەتەوە پەرز مەهاپە 80 کورسی. بە پێی لێدوانی سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا، ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردنەکەدا گەشتووەتە لە 83. Ankara Büyükşehir Belediye Başkanı'ndı. پارتی گەلی کۆماری جەهاپە کە دووەم براوی هەڵبژاردنەکانە و خاوەنی 132 کورسیە 14 خاڵی وەک مەرج بۆ بەشداریکردنی لە پێکهێنانی حکوومەتی نوێ لە تورکیا خستۆتە ڕوو کە گرنگترینیان ئەوەیە دەبێت 4 وەزیری کابینەی پێش و لەسەر پشکی پارتی داد و گەشەپێدان لەسەر دۆسەی گەندەڵی دادگایی بکرێن، هەروەها سنوورێک بۆ دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار دابنرێت. پارتی بزوتنەوەی نەتەوە پەرستیش مەهاپە کە خاوەنی 80 کورسیە لە پەرلەمان تەنها یەک مەرجی هەیە تا بەشداری لە حکوومەتدا بکات، ئەویش هەڵوەشاندنەوەی پرۆسەی ئاشتی نێوان کورد و حکوومەتە. پارتی دیموکراتی گەلان هەدەپەش ڕایگەیاندووە کە بە هیچ شێوەیەک بەشداری لە حکوومەتدا ناکات و تەنها لە ناو پەرلەمان درێژە بە خەباتی سیاسی دەدات. وتیشی بە مەرجێک پشگیری لە هاوپەیمانەتی نێوان ئاکەپە و جەهاپە دەکات کە پرۆسەی ئاشتی درێژەی پێ بدەن. Çözüm sürecine, barış sürecine destek olan aktörler olarak سەلاحەدین دەمیرتاژ هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان هەتەبە باسی لەوە کرد پێیان باشە حکوومەت لە نێوان ئاکەپە و جەهاپە پێک بهێنرێت، چونکە هەندێک لەو 14 داواکاریی کە جەهاپە هەیەی داواکاری هەدەپەشە. هاوکات هۆکاری بەشداری نەکردنی پارتەکەی لە حکوومەتدا گەڕاندەوە بۆ ئەوەی کە ناتوانن لە حکوومەتدا چالاک بن و خواستی لایەنگرانی پارتەکەیان بەدی بهێنن، چونکە بڕیارەکانی پارتی داد و گەشەپێدان بەسەر حکوومەتدا زاڵ دەبێت. ئەوە ژوا دەکات نەتوانن ئەو بەڵێنانە جێبەجێ بکەن کە لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا بە گەلانی تورکیایاندا بوو. بۆ خوا دکن بۆ گەلی کورد بۆ دۆزا کورد دکن. لەلایەکی ترەوە سەلمە ئیرماک پەرلەمانتاری هەدەپە لە شاری جولەمێر کە هاوکات هاوسەرۆکی کۆنگرەی کۆمەڵگای دیموکراتی کەجەدەیە لە کاتی سەردانێکیدا بۆ هەرێمی کوردستان ڕاگەیاند بوو لە هەوڵی ئەوەدان سەردانی ئیمرالی بکەن و بیروی بۆچوونی عەبدوڵڵا ئۆجالان لەسەر پێکهێنانی حکوومەت لە تورکیا وەربگرن. وتیشی ئەو سەردانە بۆ ئەوان زۆر گرنگە. هاوکات موراد قەرێلان ڕایگەیاند ئەگەر بەرپرسانی تورکیا چیتر گرنگی بە پرۆسەی چارەسەری پرسی کورد نەدەن، ئەوە گەلی کورد لە باکووری کوردستان پەیڕەوکردنی سیستمی کانتۆن هاوشێوەی خۆرئاوای کوردستان ڕادەگەیەنێت. کاروان شێخ موحسین، NRT.